جودی دما و خوش به یعنی پیشیج مر قالبک فستیوال بچه آوایی بر چه ایرو دروجا ششانده اگر هجمار بردست تهبه حتان ها چقاس فیلم هاتنه پیشاندان جکیجان ولاتان و هر وکی هم دخوازن ل میوان قامش لویجی ایکوش باشور هاتنه گهداری بکن به تایبت جه خواه دنوا فستیوال ده تکرن. بله دمات جه خوش به آلان جخوا فستیوالا فیلمانی آکو سیزده مجدار دست بکر بو ایرو دروجا خویا ششان دا بردام دیگه کو بخوا دبت دروشمه چیروکین هف پار سینمای آزاد بن و دروشمه داتو بو دست بکرن دست بک وک دست بک حشتی یک فیلم هاتن قبول کنن و داویهن فیلمین دن لیزی دبون انجام داگیش حشتی و 5 فیلم او نتنه فیلمن هم فیلم هم کرتا فیلم هم بلغا فيلمن هم فيلمين كرديتي دهنا فيلمين هروا كسن بياني در هنرين بيانيين ج ألمانيا وان دفرانجي كو تشيك ربون شخص خازم تايبت بحثاوي بكم إيرو فيلمك هاتا بيشاندان بتايبت فيلمك كو بحثا خبات جنان دك بحثا کارین جنان و پیشنکیا جنان لباکور و شلات سوریه دیگه به تایبت کسی که بیانی کسی که در هنره که کج آلمانیا بو چه کربو هم جنین کو دنوا داعش دا بچه آوایی دجیان درد خپش هم جنین کو خبات کن جنین کو آبوریا خوی خسر آوا کرنه او فیلم هاتا پیشاندان یعنی هجماره که اكيد يعني دست مرتنا حتى ناشخاصي اللي باوي كي جشتي جبر كو تاني درو جيمانه روجانه جي 10 فيلم لهر دو نافادان هم تف چاند هم نافندا چاندونريا محمد شيخ خوتنا پیشاندان يعني مروفت كاربجه هجماري كي زياده ترج حيشتي و 5 فيلمان ها هاتنا پیشاندان تاني بشين بچوك منش خروجا داوي بهتر باوي شاهيه تاني نها سبع دمينا كو فيلم تي داورن پیشاندان ادنا واويداش خو 6 بانيل و سيمينار هاتن پیشاندان تشتا الان براستي ويس فستیوالی جدا دیگه کو ایرو روش امنها کل وی دوره سکین باکور باشور روش آوا و روش هلات همو کس نهال وی داره دیک ایوانه دا رودنن شخوا نها میوانی که مجی هیج باشور کردستان کوهاتیه لوان عمر کو بخواجی پرودوکسره نها فیلم وان بریان نیف ساعته هاتا پیشاندان تایبت فیلم وان شی وکا بلگه فیلم بحثا سما انگو دانس دیگه دوی داوری دا گلک چیروک جشخوا بریاوی دانسی تنه و گوتن از نهاد خوازم بهتر جمیوان می کش باشور کردستان هاتنه جی پیاموی وار بگرم هم جبو فیلم وان هم جی جبو فستیواله کرم که داره هون بخیر هاتن زور سپاس بجید خوازم ایرو راج بون بحثا هاتنا خویا دست بکر جوای کردستانی بکن از باورم جاره که مینو انتن افلمی و چما خواست و داره بدون واشاندان ونجی تبلی و فستیوالا فیلمان ببن بله ام فیلم لسلیمانی لباشوری کردستان دروست کراوه کمپانیای لی میدیا برهمی هنا و لانی برهمینان من پرودیوسرم کاک هاوتا هم درهنر و هم دی او پی کارکیه لسر جیانی کاکاروان خوشی درهنری یکمی فیلمکیه و بابتی سرکیش سمایا بتایبەت تێکەڵکردنی سەمای کوردی و ئەو سەما مۆدێرنەی کە ئێستا لە دنیای هەیە کاکاروان هەر خۆی ئاماژە بەوایە کە جۆرێک لە سەمای کوردی هەیە وەک هەڵپەرکێ کە پێوترێ هەڵپەرکەی چەپی جۆرە تێکەڵیەک هەیە کە لەگەڵ سەمای مۆدێرنە و ئیشی لەسەر کردووە بۆیە ئەم فیلمە گرنگیەکی زۆری هەبوو بۆ ئێستا و یەکەم مهرەجان فیستیڤالە لە کوردستان لە تەواوی کوردستانە بەژاری بکات لە دەرەوەش لە ئەمریکا و چەند فیستیڤالێکی تر بەشداری کردووە بيجي بيجن نها إيرو رجل رجاوي كردستان لا جباكور باشور رجاوي رجلات هي وين في كيف كون بني تشاوة تبنن يعني راست كردستان سينوردار كرنا لإيرو رج ديك فكري دا ديك چانده دا حمو كرد لقل هفدو ڕاستە زۆر خۆش بوو بۆ من کە یەکەم جارم بوو بێمە ڕۆژاوە بە فیلمێکی کوردیش توانیمان بین یعنی هەم لەلایەنی هونەری و دڵخۆشم بەوەی کە لە فیستیڤاڵی وەرگیرەوە هەم بووی کە لە تەواوی کوردستانە یەکەم جار لە ڕۆژاوای ئەمە ئەوەی تر دڵخۆشمەکە خەڵکی ڕۆژاوا زۆر شیرین زۆر دڵخۆش بووم پێیان نازانم چۆن باسی کەم ئەوەندە دڵخۆشیەکەم زۆر بوو بەڕاستی هەم لە خەڵکەکەی هەم لە کلتورەکەی هەم لە میوانداریەکەیان وە فیستیڤاڵەکە زۆر باش بوو زۆر
چێژمان بینی لە بەشداریکردنمان لەو فیلمانەی کە لە فیستیڤالەکەیە هەبوو فیلم کە بتوانێت ئێمە کۆ بکاتەوە فیلم پەیوەندیەکەمان بۆ دروستکە ئەوەندەی تر دڵخۆشیە بۆ هەمومان. هاتا پیشاندان هن پرسن خلکی تبینین واجی هبون حرف المكتب پیشاندان اف تبینی تنگوتن جبوا چه تبینی هبون چاوا خلکی کسین حاضر بشتار فیلم و میذکرن هی تێبینیانە زۆر گرنگم بۆ ئێمە هیوادارم کە زیاتریش تێبینیمان بۆ بێ ئەکید هەموو فیلمێک هەموو ئەدەبێک نووسینێک شعرێک کەم و کوڕی خۆی هەیە شکسپیر خۆیان لێ چاوەکان چەند گەورە بن خۆیان نبینی بۆ چاوی ئەوەشە ببینین تێبینیەکانی خۆتان بن پرسیارەکانتان ڕەنگە لە هەندێک شوێنە ئێمە کێشەمان هەبوو بێ پێمان بڵێن بۆ فیلمەکانی دواترمان هەوڵبین چاکیکین دواتر زۆر گرنگە کە ئەم فیلمانە گفتوگۆ دروستکەن هەفپەیڤین دروستکەن. ئەس پەیامێکی کورتیشتە بگرم خوازی ji bo Kurdistanê çi bêjî îro ji bo yekbûna Kurdan yekbûna çandê yanî yekbûna Kurdan îro li hemû deveran بێگومان زۆر دڵخۆشم بۆی کە هەر چوار پارچەکە بەیەکەوە دەستی یەک بگرن و چیرۆکی هاوبەش کە هەم دروشمی فیستیڤالەکەیە چیرۆکی هاوبەشمان هەبێ ببێکەوە و فیلم کۆمان بکاتەوە کللتور کۆمان بکاتەوە دڵخۆشم بۆی کە خەریکە فێری کرمانجیە لە ماوەی یەک ڕۆژ دوو ڕۆژەکە هاتوومەتە ئێرە بۆیە هیوادارم کە سنوورەکان زیاتر بکرێنەوە بۆەوەی کە بتوانین ئەم هاتوو چوایانە زۆرتر بێت و بە زووی بتوانم بێمەوە بۆ ڕۆژاوە ئێوەش بەرن بۆ سلێوانی دکن فیلمێوە هاتووە شاندن و سەرکەفتە زۆر سپاس بۆ ئێوە بله الان شخوا افجی یک جمیوانین کوچ باشوری کردستان هاتیه با اف فیلمی کو ایرو هاتیه چکرن وانجی چکریه شخوا فستیوال یا پنجمین ده 2016 دا جاری یکمین اف فستیوال هاتل دارخستن هر دویا بو بهاتل دارخستن لیش بر شرط و مرجین هایی هر دمال ای سال ده 2025 شخوا نها هاتیه تل دارخستن بردوام دکه فیلم دبن دشمه شخوا افجی یعنی فستیوال روج آوایان ابنتویا فیلمان جبر و کجی نترج کردستانه ج بریتانیا ج اسپانیا ج هندستانه ج گلک دورین دنجی در هنر و فیلمن کوهاتبون چیکرین فستیوال دهاتن و شاندن شخوا ایرو روجا بری داویا پیشاندان فیلمان سبجی فیلم وارن پیشاندان روجا پنجان ببورینن روجا داویج 20 مه ساعت 5 و بشاهیه که و بداینا خلاطن فستیوال بداوی ببه جگانا مجودی علی گلکی سپاس جقام شوی بتایبت ج فستیوال فیلمان تا آگاهی برفره بمره به پار فکر